عزیزان کاتی تەوەری دووەمە میوانی دووەممان لە هەولێرەوە ئامادەیە وەکو پێشتریش ئاماژەمان پێدا باس لە مافەکانی تۆمەتبارەکەین لە کاتی لێکۆڵینەوەیە بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز کاک برزۆ سعیدمان کردووە پارێزەر و لە ستۆدیۆ هەولێرەوە لەگەڵمانە. کاک برزۆ سڵای خوای گەورەت لێ بێ سپاس بۆ ئامادەبوونە. ئەگەر لەوە دەست پێ بکەین تۆمەتبار کێیە بە کێ ئەوترێت تۆمەتبار بۆ ئەوەی کە دەست بکرێ بە ڕێکاریەکانی لێکۆڵینەوە لەگەڵیە. سپاس بۆ ئەم میوانداریە. دیارە تەوەری بەرنامەکەی ئەمڕۆمان لەسەر ڕاگررتنی تۆمەتبار و مافەکانی تۆمەتبارە لە کاتی دەستگیرکردنی. دیارە بە پێی یاسا هیچ کەسێک ناکرێت دەستگیر بکرێت ئللا ئەگەر بە بڕیارێکی دادوەر نەبێت و حاکم تحقیق لە یەک لە دادگاکان دەبێت فەرمانی دەستگیرکردنی هەبێت و هەروەها بە پێی مادە 19 لە بڕگە 5 لە دەستوری عێراقی ساڵی 2005 ئاماژە دەکات کە متهم بێت تاوانە هەتاوەکو ئۆتۆمەتە لەسەر ساغ دەبێتەوە. وەروەها لە مادە 37 هەمان دەستور دەڵێت لا يجوز توقيف الأحداث هیچ کەسێک توقيف ناکرێت وەگولێکۆڕنەوەی لەگەر ناکرێت ئللا بەقەرارێک قەضایی بەقەرارێکی دادوەر نەبێت. بۆیە تۆمەتبار زۆر مافی هەیە لە قانون ئوسوڵ محاکەماتی عێراقی ساڵی 1970 ژمارە ژمارە 23 کە ئاماژە دەکە لە مادە 92 کە زۆر بە دوور درێژی باس کردووە ناکرێت هیچ تۆمەتبارێک دەستگیر بکرێت هەتاوەکو بە فەرمانێک نەبێت کە لە حاکم تحقیق دەرچوو بێت و ئەو فەرمان دەستگیرکردنەش کە دەکرێت دەبێت ناوی تۆمەتبار و شوێن و مادەی یاسایی و واژووی دادوەر و ختمی محکەمە لەسەر بێت واتە ناکرێت هەر کەسێک بە ئاسانی لەم بە هەوەس دەستگیر بکرێت و لە کاتی دەستگیرکردنی تۆمەتبار دەبێت لە ماوەی 24 کاتژمێر لە دوای ئەوەی تەسبیت شخصیەتی کراواتە کە زانرە ئەم تۆمەتبارەی لەسەر ئەم کەسێک گیراوە ئەم شخصەیە و ئەو تۆمەتێک کە لەسەر ساغبەتەوە دەبێت پێی بڕابگەێنرێت کە تۆ ئەم تاوانت ئەمجانداوە اینجا لە ماوەی 24 کاتژمێر دەبێت عەرزی حاکمی مختص بکرێت واتە دەبێت وتەکانی وەربژێت و ڕەوانەی دادوەری تایبەتمەند بکرێت و بە پێی یاسا دادوەر بۆی هەیە تۆمەتبار دەستگیر بکات تەوقیفی بکات بۆ ماوەی 15 ڕۆژ هەر جارە و 15 ڕۆژ بە پێی یاسا ئەگەر زانیت ترسی لەسەر ڕێی لێکۆڕنەوەی هەیە یان ترس لەسەر هەڵاتنی هەیە ئەگەر نا دەکرێت یا دادوەری لێکۆڵینەوە ئەگەر سزاکەی لە 3 ساڵ کەمتر بێت دەکرێت دادوەری لێکۆڵینەوە تۆمەتبار بە کەفالەتێک ئازاد کرد ئەگەر هەستی کرد کە ترس نییە لەسەر ڕێی لێکۆڕینەوە و ترس لەسەر هەڵاتنیشی ناکرێت. بەڵام ئەم مادانەی کە سزای مؤبەدە و یان ئیعدامە على الأكثر دادوەر دەبێت بە پێی یاسا تەوقیفیان بکات. بەڵام في كل ئەحوال نابێت هیچ کاتێک تۆمەتبار لە قۆناغی لێکۆڵینەوە لە ماوەی 6 مانگ زیاتر دەستگیر بکرێت لە حالەتی ئەگەر 6 مانگی بەسەردا چوون دەبێت ئەم پەراوەڕەوانی دادگای تاوان بکرێت بۆ وەرگرتنی موافقە وفي كل ئەحوال نابێت هیچ تۆمەتبارێک لە چارێجی ئەو عقوبەی یعنی ئاعلى عقوبە کە مەسەلەن بۆ نمونە گەبرێن عقوبەی تاوانێک 10 ساڵە ناکرێت ئەم کەسە لە 2 ساڵ و نیو زیاتر دەستگیر بکرێت ڕبعی عەدی ئەقسەی عقوبەکەی بەڕاگیرایی بمێنێتەوە و بە پێی یاسا تۆمەتبار بەڵێ فەرموو. بەڵێ کاک برزۆ بە پێی یاسا ئەم ڕاگررتانی کە لە ئێستا لە هەرێمی کوردستان ڕاگیراوانە ئەم مافانیان لەگەڵا یاخودە مافانیان پێ ئەدرێەوە بە پێی یاسا مامەڵیان لەگەڵا کە مافەکانیان پارێزراوە بێ هەر لەوەی کە جەنابەت ئاماژەت پێکرد بە فەرمانی دادوەری دەستگیرەکردن هەتا ئاگاتەوەی کە ئایا ئەو تاوانی کە ئاڕاستەیان کراوە خودە تۆمەتی ئاڕاستەیان کراوە شمولی کەفالەتە کا دەتوانن بەر ببن ئازاد ببن هەتا کاتی دادگایکردنیان دەست پێکە یا خودەمە ڕێکارەکان بە جۆرێکی تر جێبەجێ بن لە ناو بنکەکانی پۆلیس و ئەو شوێنانی لە کۆڵینەوەی تیاگرێت. بەڵێ دیارە ئێمە وەکو کۆمەڵگەی کوردی ئەم ڕۆشن بیریە نییە کە تۆمەتبار مافەکانی خۆی بزانێت بۆ نمونە بە پێی یاسا تۆمەتبار هەر کاتێک دەستگیر دەکرێت
ئاگادار دەکرێت تۆ پێ ڕادەگەیەندرێت کە تۆ مافت هەیە پارێزەر بگری لە مادە 126 بڕگە 2 لە مادە 123 لە مادە 126 ئاماژە دەکات کە دەکرێت تۆمەتبار تەوکیلی محامی بکات و بۆی هەیە هیچ قسەیەک نەکات تاوەکو پارێزەرەکەی ئامادە دەبێت بەدوەکو پێم وتیم ئەم ڕۆشنبیریە لە کوردستان ینی بڵاو نییە خەڵک نازانێت یانێت زۆر جار تۆمەتبار ئیفادەکەی خۆی ئەدات بەر لەوەی ینی پارێزەر ئامادە بێت یاخود یعنی هەموو کەس ینی پارێزەر ناگرێت بەمبەستی لایەنە مادیەکەی وەلو لە یاساکە ئاماژە بەوە دەکات کە ئەگەر تۆمەتبار نەیتوانی پارێزەرش بگرێت ئەوە دەبێت لایەنی برێن حکوومەت پارێزەرش بە ئینتیداب بۆ دانێت بۆ ئەوی بەرگری لێ بکات. وەکو ئاماژەم پێکرد ینی تۆمەتبار باس لەوە دەکەیت جەنابەت کە ئایا ئەمە جێبەجێ دەکرێت بڵێت لە سلکی پۆلیس تا ڕادەیەکی باس ئەمە جێبەجێ دەکرێت وتەی تۆمەتبار وەردەگیرێت و ئەم حاڵەتانەمان بینیوە تۆمەتبار ئامادە نەبووە وتەکانی خۆی بدە تاوەکو پارێزەرەکەی ئامادە بووە بەڵام بەداخەوە یعنی ئەمە بەڕاستی ئەمە لە ئاسایش جێبەجێ ناکرێت ئیتر ئاسایشی دیارە عزری خۆیان هەیە بۆ هەندێک کەیسی مەسائلی ئەمنی تۆمەتبار دەگیر دەکەن لەوانەیە فەرمانی دەگیرکردنیشی نەبووە لەوانەیە یەکسەر دەگیر کراوە گومانی لێکراوە و هەرچەندە ینی بەپێی مادە 102 103 لە یاسای ئوسوڵ محاکەماتی جەزایی باس لەوە دەکات کە ئەگەر یعنی ئەگەر کەسێک فەرمانی دەگیرکردنیشی نەبوو لە هەندێک حالت دەکرێت دەستگیر بکرێت بۆ نمونە لە مادە 102 لە بڕگە ئەلف باز لە سێ حالت دەکە ئەگەر بێت و تاوانەکە جەریمە مەشهودە بوو واتە تاوانێک لەبەر چای من و تۆ ئەنجام درا پێویستە یەکسەر دەگیر بکرێت یا وەکو تۆمەتبارەکە فەرمانی دەگیرکردنی جێبەجێ کرابوو گیرا بوو لە دەست پۆلیس هەڵات دەکرێت ئەم جارە یەکسەر بیگیریەوە بەبێ ئەوەی فەرمانشکێ بۆ دەرکەی یاخود تۆمەتبار حکمێکی غیابی هەبوو سزایەکی غیابی هەبوو دەکرێت دەگیر بکرێت و لە حالەتەش کەش لە مادە 103 باز دەکاتن کە هەموو هێزەکانی پۆلیس و ئاسایش یان ئاعزای زەبتی قەزایی دەتوانن هەندێک کەس بگرن لە هەندێک حالەت ئەمش چییە؟ ئەم شخصە فەرمانی دەگیرکردنیەکی هەیە لە هەموو پۆلیسێک دەتوانین دەگیری بکرێت یاخود ئەم شخصە چەکێکی پێەیە شاراوەیە یان چەکەی دیارە بە پێچەوانی یاسا هەڵی گرتووە یاخود ئەم شخصە گومانی تاوانێک یان کەتنێکی لێ بکرێت و محل ئیقامە دیار نەبی واتە نەزانین ئەمە لە شوێن دانیشتن چییە یاوە هەر کەسێک بەرەنگاری هێزەکانی پۆلیس بەوە پۆلیس دەتوانی دەگیری بکات. بەڵێ کاک برزۆ و بەپێی مادە 127 لە یاسای بەس ئەم بەرگەی باسکەم زۆر لە بیرمان نەچێت مادە 127 لە یاسای ئوسوڵ محاکەمەتی جەزایی دەڵێت ناکرێت هیچ وەسیلەیەکی غێر مەشروع بەکاربهێنرێت بەرامبەر بە تۆمەتبار وەکو یعنی تهدیدکردن بە هەڕەشەکردن یان ئیغراکردن یان وعد پێدان یان ینی ئیستعمالکردنی مخدرات و یان مسەکەرات وەکو سەرخۆش بکرێت ئەم ئیفادە وەرگرتنانە هیچ اعتبارێکی قانونی بۆ ناکرێت و حسابی بۆ ناکرێت ئەگەر بە تهدید و بە هەڕەشە ئیفادەی تۆمەتبار وەرگیرات ئەمە بەپێی مادە 127 لە یاسای ئوسوڵ محاکەمەتی جەزایی. کاک برزۆ زۆر جار هاونیشتیمانیان هەوەکو ئەو خاڵی خۆ ئاماژەت پێکرد هۆشیاری یاساییمان نییە کەسێک کە ڕاستەوخۆ تۆمەتبارە بە کوشتنی کەسێک کە ڕەنگە بە لە شوێنێکی ئاشکراش کرد بێتی واتە ئەو تۆمەتبارە تاوانبارە بەس بەپێی یاسایشتا مەرحەلە یاسایەکانی ماوە بیبڕێ کەسێکیش ڕەنگە تۆمەتبار کرابێ بێتاوان بێت تاوەکو قۆناغی یاسایەکانی یەکلای بێتەوە لە هەردوو حاڵەتەکە بەم دوو کەسە هەردوو کەوترێت تۆمەتبار ئەمە تۆزێک لای هاونیشتیمانیان ناڕوونیەک هەیە یعنی ئەمە کەسێک بە ئاشکراش تاوانەکە هەر تۆمەتبارە کەسێکیش کە ڕەنگە بوختانی بۆ کرابێ بەڵام لەم قۆناغەیە هەر تۆمەتبارە ئێمە چۆن ئەمانە جیاکەینەوە؟ وەکو پێم وتی گوتمان ئەگەر بێت و تۆمەتبارێک جەریمە مەشهودە بێت دەڵێت لە بەر چای من و تاوان ئەنجام دەدات ئەمە پێویست بە فەرمانی دەگیرکردنی دادوەرج ناکات لەسەر من و تۆ لەسەر هەموو کەسێک ئاعزای زەبتی قەزایی لەسەر هەموو لایەنێک پێویستە دەستگیر بکرێت ئەم کەسە ئەوە پێی دەڵێن جەریمە مەشهودە ڤیدیۆی بڵاو بۆ تۆ لە بەر چای من و تۆ تاوانەکە ئەنجام داوە بەڵام باس لەوە دەکەی کە کەسێک هەیە تۆمەتبارەکە بەسەردا ساغ نەبێتەوە ئەسڵ وایە ئەگەر سزای ئەم تاوانە لە 3 ساڵ کەمتر بێت دادوەر یەکسەر بە کەفالەت ئازادی بکات ئللا ئەگەر زانی دادوەر ئەسبابی خۆی هەبوو کە ئازادکردنی ئەم تۆمەتبارە
زەرەر دەدە لە ڕێڕەی لێکۆڵینەوە و یاخود یعنی ترس هەیە لە هەڵاتنی لەم حالەتە تەوقیفی دەکە ئەگەر نا شخصێکی مەسەلەن ئەمن دانیشتی هەولێرین شخصەکە شخص لە هەولێر دادنیشت یان لە سلێمان دادنیشت شوێنی دیارە ئەسڵ وایە حاکم بە کەفالەت ئازادی بکاتن غیری ئەمە کە مادە ئیعدام و ئەبەد نەبێت دادوەر یعنی عذری خۆی هەیە کە تەوقیفی بکە و زۆر جار هەیە تەوقیفکردنی تۆمەتبارەکان بۆ بەرژەوەندی خودی تۆمەتبارەکەیە دەکرێت تۆمەتبار تەوقیف بکرێت چونکە خەتەر لەسەر ژیانی هەیە جا بۆ ئافرەت بووە پیاو بووە هەر کێشەیەک کۆمەڵایەتی گەورەتر لێکەوتێتەوە حاکم بۆ مەسلحەتی خودی تۆمەتبارەکە تەوقیفی کردووە تاوەکو کێشەکە بەلایەکدا گەیشتووە. کاک برزۆ بابەتێکی تریش هەیە هەر بابەتی کاتێک کەوتێت تۆمەتبار فڵان کەس مادام تۆمەتبارە بە پێی یاسا ناوەندە بەرپرسیارەکان مافی بڵاوکردنەوەی ناوی کەسەکەیان هەیە لە کاتێک ئەگەر پێویست نەبێت زۆر جارە بینین لە میدیاکانەوە نازانم ئەمە ڕەنگە ناشارەزایی میدیاکان و نەبوونی هۆشیارەیەکی یاسایی یا ڕاوێژکاری یاسایی لەو میدیایانە دەبینین ناوی سیانی تۆمەتبارەکە وێنەکەی تەنانە شوێنی نیشتە جێبوونی زۆر لەسەری بڕۆی ڕەنگە تۆزێک زانیاری ورتریش بڵاوەکرێتەوە لەسەر تۆمەتبارەکان ئەکرێمە بێت تاوان بێ بەڵام لە کۆتایە تۆ مەسەلەن ڕەنگە ناو و ناوبانگیت لەکەدار کرد بێ ئەمە یاسا چۆن مامەڵە لەگەڵم حاڵەتانەکە وەکو بڵێ ئەسڵ لە لێکۆڵینەوە نهێنیە لێکۆڵینەوە دەبێت بە نهێنی بێت بەڵام خەڵکێک وای لێ هاتووە هانا بۆ دەستگاکانی ڕاگەیاندن دەبات زۆر جار دەبێنێت کەیسەکان لە بنکەکانی پۆلیس بە حکمی ڕۆتینی لێکۆڵینەوە لە کوردستان یان نەبوونی دادوەری زیاد ینی کەمی دادوەرەکانمان کەمی ئەندامانی یان ئەو کەسانە هەڵدەستن بە لێکۆڵینەوە یعنی وەدەکە کەیسەکان تاخیر بێ خەڵکێک هەیە وەکو بۆتە عورفێک ئێستا هانا بۆ دەستگاکانی ڕاگەیاندن دەبات بۆ ئەوەی زەخمەکی ئەلامی بداتە کەیسەکەی زیاتر گرنگی بە کەیسەکەی بدرێت لە ڕووی یاساییەوە ئەمە ناکرێت ناو شخصێک کە هێشتا تۆمەت سابت نەبووە کە تاوانەکەی ئەنجام داوە نای بزڕێنرێت وەکو باسم کرد وتم تۆمەتبار بە پێی مادە 19 لە بڕگە 5 دەستوری عێراقی ساڵی 2005 دەرێ تۆمەتبار بێتاوانە هەتاوەکو یەکلا دەبێتەوە لە دادگای مختص دادگای تاوان دادگای کەتن کە تاوانێکی ئەنجام داوە ناکرێت نای بزڕێنرێت وەکو پێم وتی لە یاسای هەروەها لە قانون عقوبات عێراقیش لە مادە 333 لە ساڵی 1960 ژمارە 111 باس لەوە دەکاتن کە هیچ کاتێک تۆمەتبار هەر کەسێک هەستێ بە سزادانی یعنی عقوبە دەدرێت بە سجنیان بە حەبس هەر کەسێک هەستی بە سزادانی ئەزێدانی یەکێک یان تەعزیبدانی یەکێک بۆ ئەوەی ئاعترافی لێ وەرگرێت لە زۆر ڕووەوە یاسام مافی تۆمەتباری پاراستووە بەڵام وەکو وتم خەڵکێک هەیە شارەزان نییە لە مافەکانی خۆی بۆیە زۆر جار مافەکانی پێشە دەکرێت دەبێت شارەزایی خۆی زۆر باشە کاک برزۆ زۆر کات کەسێک تۆمەتێکی ئاڕاستەکرا و ئیجراعاتێکی لە کۆڵنەوەی لەگەڵا گیرێتە بەر لەوانەیە بۆ ماوەی چەند ڕۆژێک یاخود چەند مانگێک ڕابگیرێت لە شوێنێک بنکەیەکی پۆلیس یاخود ئاسایشیان شوێنێکی دیکە ئەمان ئەگەر تۆمەتەکەیان بەسەر ساغ نەبوویەوە چۆن ئەتوانن داوای قەرەبوو بکەن بەداخەوەمە لە کوردستان یاسای ڕەد اعتیبارمان نییە ڕۆژانە ئەم پرسیارە لە من دەکرێت ینی بەڕاستی ئەمە ینی نەک چەند ڕۆژێک ئێمە سجنمان هەبووە خەڵکێک هەبووە گیراوە 2 ساڵ و 8 مانگ لە ژێرێ بووە ساڵێک لە ژێرێ بووە ئیتر تووش کێشە خێزانی بووە منداڵەکانی بێناز بوونا دواتر دەرچە تۆمەتبار هیچی لەسەر نییە و ئیفراج کراوە بەڕاستی ئەمە پێویستە هەڵوەستە لەسەر بکرێت بۆ ئەوەی ئەوها بە ئاسانی کەس تەوقیف نەکرێت وەکو پێم وتی تەوقیفکردن تەدابیرێکی احترازیە وەخوا تا پێشوەختە ئەتو احتیاط خۆت وەردەگری لە کەیسێک لە هەندێک حالەت ئەگە بزانین تۆمەتبار ترسی هەڵاتنی دەکرێت ئەگەنا ئەسڵ وایە لەو تۆمەتبار یعنی دادوەری لێکۆڵنەوە بە کەفالەت تۆمەتبار ئازاد بکات هەرچەندە هەندێک تاوانێ سزاکانیشان گەورەیە
کە دەبینیت بەڵگە لە سەری نییە یان شخصەکە شخصێکی دیارە ئەسڵ وایە دادوەر ئللا لە حالەتی ئەعدام نەبی دادوەر یەکسەر بە کەفالەت ئازادی بکە بەڵام شخصیشەیە گومانی لێ دەکرێت و بەڵگە لە سەری هەیە تۆمەتبارە اعترافی کردووە ئەمە تەوقیفکردنەکەی بۆ سەلامەتی ئەوەی کە لە کات خۆی ڕەوانەی دادگای مختص بکرێتن و سزای خۆی ببگرێت دادوەر ئەم بڕیارەکان ئاماژە پێ دەکات بۆ سەلامەتی تحقیق ئەمە تەوقیفی کردووە. بەس بەداخەوە چ پێم وتی قانون ڕەدی اعتیبار لە کوردستان نییە پێویستە پەرلەمانی کوردستان پێویستە حکوومەت دانیشتن لەسەر ئەمە بکرێت یاسایەک تەشریع بکرێت بۆ ئەوەی بەنا ئەو کەسێ بەنا حەق دەگیرێت بتوان داوای قەرەبوو لە شخصی بەرامبەریان لە حکوومەت بکاتەوە. زۆر باشە کاک برزۆ سەبار بە ئازادکردن بە کەفالەت یاخود ببارمتە کامان ئەو تاوانانەی یان ئەو تۆمەتانی کە ئەکرێت کەسێک لە کاتی ڕاگیرانیدا بە کەفالەت ئازاد بکرێ و کامان ئەو تاوانن کە هیچ مەجالێکی تیانی یاخود یاسا و دادوەران ڕێگە بۆ نادەن کە ئەم تۆمەتبارە بچێتە دەرەوەی زیندانەکان و پێویستە بە درێژایی کاتی ڕاگیراوی لە ناو زیندانە بمێنێتەوە تا کاتی دادگاییکردن. وەکو باسمان کرد هەر تاوانێک کە سزاکەی لە 3 ساڵ کەمتر بێت ئەسڵ وایە دادوەر یەکسەر بە کەفالەت ئازادی بکاتن و ئەوە پێی دەڵێن کەتن و هەر تاوانی مخالف ینی مخالفەشمان هەیە ئەمەی کە عقوبەی لە 24 ساعات هەتا 3 مانگا ناکرێت حاکم تەوقیفی بکرا ئللا لە حالەتێک کە ئەگەر مەحەل ئیقامە دیار نەبوو شخصێک نەمانزان لە کوێ دادەنیشێ ئەمە لە حالەتی لە 3 ساڵ کەمتر و مخالفە. بەڵام ئەو تاوانانەی کە سزاکەیان لە 3 ساڵ بە سەرەوەیە دەکرێت حاکمی تحقیق تەوقیفیان بکاتن و هەر جارێک لە ماوەی 15 ڕۆژ تەوقیفیان بکاتن واتە هەر جارێک کە پەراو لێکەوتن دەچێتە پێش حاکم 15 ڕۆژ حاکم تەوقیفیان دەکاتن وفي كل ئەحوال نابێت لە قۆناغی لێکەوتنەوە لە 6 مانگ زیاتر تۆمەتبار تەوقیف بکرێت و ئەگەر 6 مانگی بەسەر داچوو دەبێت موافقەی دادگای تاوان لەسەر وەربگیرێت. دادوەر ئەگەر ئەو تاوانانە سزاکانیان لە 3 ساڵ زیاترە لە هەمان کاتدا ئەگەر دیتی ئەسبابی خۆی هەبوو کە ئازادکردنی ئەم تۆمەتبارە هیچ کاریگەریەکی خراپی نابێت لەسەر ڕەوتی لێکۆڵینەوە و ترش لەسەر هەڵاتنی ئەم تۆمەتبارە ناکرێت دادوەر لەم مادانەش بۆ هەیە بە کەفارەت ئازادی بکاتن. بەڵام سزای لە سێدارەدان هەر تۆمەتێک کە یەک لە بەرگەکانی باس سزا لە سێدارەدانی بکرد بێت ئەمە شمولی کەفالەت ناکات بە هیچ نەوعێک تاوەکو ڕۆژ دادگاییکردنی دەبێت ئەم تۆمەتبارە بە جیرایی ڕەوانی دادگای تاوان بکرێت بە وەرگرتنی سزاکەی. کاک برزۆ بابەتی تۆمەتبار لە یەکلایی بوونەوەیە ئەمە یاساکەی بەسەرا جێبەجێ دەکرێت و پابڵین ئەو حاڵەتە حکمی دەدرێت لە ئەگەری ئەوەی کە بێتاوان بوو باس لەوە کرد کە ڕەنگە کۆمەڵە کێشە هەبووە لە قەرەبووکردنەوەی یاسایی یاخود قەرەبووکردنەوەی معنەوی لە کاتی ئەوەی کە کەسێک هەم ڕەنگە وەزیفەیەکی هەبوو بێ فەسڵ کرابێت چکە بینی ومانانی کەیس هەبووە مامۆستا بووە تۆمەتبار کراوە بە کۆمەڵێک بابەت دوایی بێتاوان بووە بەڵام نەگەڕاوەتەوە سەریشەکەی لەبەرەوەی ئەمە حکم دراو بووە. ئەمە ئەو هۆشیاری یاساییە بۆ کەسانەی بەتایبەت لە کەرتی حکومی ئیش دەکەن چ یاسا چۆن پشتیوانیان دەکات کە تۆمەتبار پاشەوەی زۆر ڕاگیراوە بەڵام بێتاوان دەرچووە ئەمە کرێ مافەکانی پێشتی وەربگرێتەوە یاسا پشتیوانی دەکات قەرەبوو بکرێتەوە هەم لە ڕووی مادیەوە لە ڕووی معنەویەوە بۆ گێڕانەوەی ئەو شکۆیی کە ڕەنگە بەتابێت لە کۆمەلگایەک کە زۆر کۆمەڵایەتین ڕەنگە گرفتێک بۆ کەسێک دروستێ زۆر نیشانەی پرسیاری لەسەر دروست بکرێت. وەکو باسمان کرد تۆمەتبار تا ئەو کاتێک تەوقیفە یا بە کەفارەت ئازاد دەکرێت پەراوەکەی ڕەوانی دادگای تایبەتمەند دەکرێت بۆ دادگایکردنی ئەمە لەسەر ئەمە فەسڵ ناکرێت تۆمەتبار ئافەن ئەو کەسێک کە گیراوە مامۆستایە هەر وەزیفەیەکی هەیە لەسەر تەوقیفکردنی فەسڵ ناکرێت بەڵام پاش ئەوەی کە ئیدانەکرا هەندێک تاوان هەیە خاستن لە سلکی عسکەری و لە سلکی وەزارەتی پێشمەرگەیە زێرەڤانیە مەسەلەن ئەمانە پاش ئەوەی یان مامۆستایە ئەوانی مەدەنینە تاوەکو کەیسەکان یەکلا دەبتەوە دەست لە کار هەڵدەگرن نیو موچە وەردەگرن لە حالەتێک ئەگەر تاوانەکەیان لەسەر سابت بوو ئەمە فەسڵ دەکرێت بەڵام ئەگەر تاوانەکەیان لەسەر سابت نەبوو تۆمەتبار ئیفراج کرا و پەراوەکەی تەزدیق کرا لە دادگای تەمیز هاتەوە کە هیچ کێشەیەکی نییە
دەکرێت ئەو کەسە بگەڕێتەوە سەر وەزیفەی خۆی و ئەو نیو ڕاتبی کە پێشتر لەسەر فکرە ڕاتبی کاملی خۆی بدەنەوە. ئەمە مافی پێشەر ناکرێت تۆمەتبار ئەگەر ئیدانە نەکرا بە تەوقیف هیچ کەسێک فەسڵ ناکرێتن. وەکو باسمان کرد ئللا ئەگەر تاوانێک لەسەر ساغ بەوە هەندێک تاوانە پێ دەرێن تاوانی مخلە بشەرەف یعنی تحصیل حاصل ئەم شخصە فەسڵ دەکرێت لەم سلکە نامێنێت ئەگەر حکم نەکرێت وەکو پێم وتی نەخێر دەگەڕێتەوە سەر وەزیفەکەی خۆی و هیچ کێشەی نابێت. کاک برجۆ سپارت بە کۆمەڵێک ڕێکاری دیکە کە لە کاتی لێکۆڵنەوەی دەکرێت بگیرێتە بۆ نمونە بەدوادا گەڕان و تەفتیش و ئەم جۆرە ڕێکارانە. ئەمە لە ڕووی یاساییەوە چۆنە کاتێک کەسێک هەستەکات لایانی پەیوەندداری خود دەستگایەکی ئەمنی دێتە ناو ماڵەکەی بۆ تەفتیشکردن پێویستە ئەم دەستگا ئەمنیە چۆن بچێتە ئەو شوێنانە تەفتیشەکە بکایە خودە و کەسێکە لەو ماڵەیە یاخود لە ئۆفیسایە لەو شوێنەیە بستێجێ چۆن مامەڵە بکا لەگەڵیانە. دیارە لە یاسای ئوسوڵ محاکەمەت جەزایی ژمارە 23 ساڵ عەفتاویەک لە بابێکی خاص باسی تەفتیشکردن و تەحەڕیکردن لە ماڵی تۆمەتبار ئاماژە پێکراوە. بەڵێ بە پێی بڕیاری دادوەر بەبێ بڕیاری دادوەر هیچ شوێنێک بۆی نییە تو بچێ عنوەتەنواتە بە تۆبزی بچێ ناو ئۆفیسێک یان ماڵێک تەفتیش بکەیت. هەر کاتێک دادوەر قەنەعاتی بۆ دروست بوو کە مەسەلەن بۆ دواگەڕان بە دوای تۆمەتبارێک یا بۆ دەست بە سەداگرتنی مبرزی ئەو کەلوپەلانەی تاوانی پێ ئەنجام داوە یاخود مخدراتە چەکە هەر شتێکە دادوەر قەنەعاتی بۆ دروست بووم کە دەکرێت ئەم شوێنە تەفتیش بکرێت بە پێی یاسا مذەکەرەی تەفتیش هەیە کە پڕ دەکرێتەوە بە بڕیاری دادوەر دەکرێت هێزەکانی پۆلیس ئاسایش بە بڕیاری دادوەر هەڵبکردنە سەر ئەم شوێنە و تەفتیش خوان ئەنجام بدەن یاخود تەحەڕی ئەم شوێنە بکەن ئەم شخصە دەجێت بکەن لەم شوێنەدایە و بڕیاری تەحەڕی چوونە ناو ماڵان بەبێ بڕیاری دادوەر ناکرێت بە هیچ نەوعێک ناکرێت بەس لە حالەتێک ئللا وەکو وتمان ئەگەر جەریمە مەشهودە بوو بۆ نمونە باس بکەین ئێستا تۆمەتبارێک لەبەر چای من و تۆ لە جادە تاوانێکی کوشتن ئەنجام دەدات دەچێتە ناو ماڵی خۆی دەشارێتەوە ئەم کاتە پێویستمان بە بڕیاری دادوەر نابێت ئەمە پێی دەڵێن جەریمە مەشهودە لەسەر هەموو کەسێک لە ئازای زەبتی قەزا یان هەر کەسێک لێن دەرێت ئەگەر توان لە خۆی ڕابینی یعنی کێشەی بۆ دروست نەبوو ئەم شخصە دەستگیر بکات بە زووترین کات تەسلیمی بنکەکانی پۆلیس یان هەر شوێنێکی پۆلیس بۆ ئەوی بە زووترین کات لە ماوەیەکی کرد عەرزی دادوەری لێکۆڵنەوە بکرێت ئەو ئەم تەوقیفی بکاتن. زۆر باشە کاک برجۆ سەبارەت بەوەی کە ئێمە لە ئێستا لە هەرێمی کوردستانە حاڵتەکە ئەیبینین ئەویش بەکارهێنانی ئەشکەنجە و یاخود بەکارهێنانی زەبری دەرونی هەڕەشەکردن و ئەمانەیە لە کاتی لێکۆڵینەوەداوە زۆر کەسەیە لە دادگا تایبەتمەندەکانە لە کاتی دادگایکردن ئاماژە بەوە کە ئەم وتانەی کە لێی وەرگیراوە یاخود ئیفادەی کە داوێتی لەژێر ئەشکەنجایە بووە یاخود ناچار کراوە. ئەمە لە ڕووی یاساییەوە دوایی چۆن مامەڵ لەگەڵ ئەو وتانەیە کرێکە لە کاتی لێکۆڵینەوە لەژێر ئەشکەنجایە وەرگیراون. دەست خۆش وەکو پێم وتی مادە 127 لە ئوسوڵ محاکەمەت جەزایی باز دەکات کە دەرێت نابێت هیچ وەسیلەیەکی غێر مەشروع بەکار بێت بۆ تەسیرکردن لەسەر تۆمەتبار بۆ وەرگرتنی وتەکانی لێی و هەروەها ناکرێت يعني تأثير نفسي شيء بكرد مثلا باستعمالي يعني مثلا مشروب شيء بدريت مخدرات بدريت بو أوي أجاي لخوني بوتكان بدريت ور بجريت وهر هر إفادة لجير هرشة ورجيدا ببي ما دستت بستوعب اعتباري بوناكرد بلام خاتون بامشتك بيبلم من بس بحالي خوم ما بيش زور لسلك اللي يقولنو كارم كردوم استا يعني بأم لا ناش باز بكين خلق شيء زور شيء تاوان در حق بمنوبته أنزام أدات تاوانەکەی سابتە بە بەڵگەی تر تعزیز کراوەواتە بە بەڵگەی تر پشت ڕاست کراوەتەوە بەڵام هەمووی هەر فێر بووە لە خۆناغی بەردەم دادگای تاوان یا دادگای کەتن ئاماژە دەکات کە لێی دراوە یعنی بڕوا بکە ئەوەی لێشی نەدراوە فێر بوو ئەم قسە دەکات تۆمەتبار هەیە تۆمەتبار کراوە بە هاوکاریکردنی داعش یعنی بەڵگە لەسەری هەیە ئیسپاتە لەسەری دەڵێ لێم دراوە يعني تأكيد بتنها أجر اعترافك خوي بيت هيج بلقي كل سري نبيت لبيش دادوري لكول دادوري عفوا دادجاي تايبت من نكولي بكاد زور بيت زاد دادجاي تاوانيا دادجاي كتن أمتم مدبران إفراط كدوا بلام اعترافي أم شخصانا معززة ببلقي تر واتا ببلقي تر بيش راس كلاوتنو قلت فيديوهي هي شاهد عيان هي كوملك بلقي أدلة مادي ملموسة بنزمورة
يعني هەندێک کتابات هەیە لە ئەدلەی جنایی دێتەوە ئینکارکردنی ئەم تۆمەتبارانە بەس بۆ خۆ دەربازکردنیانە لەو تۆمەتێک کە دراوەتە پانیان ئەگەنا بەڵگەکە سابتە لە سەریان وەکو پێم وتی ناکرێت لە ژێر هەڕەشە ئیفادەی متهم کەس تۆمەتبارێک بڵێ من لێم دراوە یان بە ئەشکەنجە دراوم و لەژێر فشارێکە ئەم دان پێدانانم نووسیوە هیچ لە ڕێڕەوی و ڕێچکەی یاساییەکە گۆڕێ ئەتە بۆچی ئەم با بڵین حرمەتەن ئەم درۆیەکەن لە کاتێکا کەوانە بەیانی سوودی لێ بینن لە ڕووی یاساییەوە بالضبط خەڵکێک هەیە لە دیاتی ئەوەی مەسەلەن کە تاوانەکە لەسەر ینی سابت بووە داوا لێبردن لە خوا و لە کەس و کاری لایانی بەرامبەر بکات دام بە هەڵی خۆی دابنێت و هەوڵ سڵحێک و شتێک وا بدات ئەم محاولە یا ئیساکە یعنی ئەم محاولە برێن بێ ئەمەلە ئەکات بۆ ئەوەی خۆی دەرباز بکات وەکو پێم وتی یعنی ئێستا لەگەڵ ڕێزم کە منیش پارێزەرم یعنی خەڵکێک هەیە پارێزەرەکەی پێی دەڵێت ئینکار بکە هەموو ئینکارکردنێک وەکو وتم یعنی ئێمە لەو هەفتەی چوو یعنی کەیسی دکتۆر کاوان لە کات دادگاییکردنی تۆمەتبار خۆی اعترافی کردووە سابتە لەسەری کە دوو دکتۆری جامعی کوشتووە باوەڕ بکە هەندێک قسەی دەکرێت یعنی دادوەر زیاتر لە خۆ عاجز دەکات دادوەر زیاتر لەسەر تونتر دەبێت کاتێک ئەتووی ئینکاریەک دەکەی کە دەڵێ لێم دراوە یان هەرەشەم لێکراوە بەبێ بنەما ئەو قساناکەی یعنی لە حالەتێک تۆمەتبار استفادە لەمە دەکات کە دەبینی پەراوێکی لێکۆڵنەوە تەنها ئەعترافەک تێدایە ئەعترافەکی زۆر بێسەر و بەرە و بە هیچ بەڵگەیەک چرت ڕاست نەکراتەوە ئەعترافە دەکرێت بالفعل تۆمەتبار ئینکاری کردو لە پێش دادوەری دادگای تاوان و دادگای تاوان ئیفرادش کردووە و استفادەش لێ کردووە باشە زۆر باشە وەکو پێم وتی ئەمە خەڵکی هەموو تۆمەتبارێک ئێستا فێر بووە نکۆڵی دەکات دەرێ لێم دراوە من نکۆڵی ناکەم لەوانەیە حالەت پێویست بەمەش بکات یعنی جار هەبووە ئەگەر یاساش ڕێ پێ نەداوە بەڵام تۆمەتبار هەیە یعنی سابقەی هەیە ئیشیتی کاریتی دەبینی تاوانێکی لەسەر ثابت بووە و چاک دەزانن لە پێش ماڵێک ڕای گرتووە دەچێتە ئەم ماڵە دەچێتە ژوورە و دێتەوە شخصێک لەو ماڵە بە ساتۆر کوژراوە کەیسێک ئەمها لە هەولێر هەبوو ئەچێتە ژەور و دێتەوە خەزوری کوژراوە پارچە کراوە و یەک دنیا پارەش لێ دزیوە کەچی دەڵێ ئەمن نەبوومە یعنی لەوانەیە ئەو کاتە لەو حالەت من و تۆش کەس و کاری من و تۆش بێن ئەڵێن لێکۆڵنەوەی سەتحیان لەگە کردووە ئەم کەیسانە مطلق نییە دەکرێت ئاگادار بین ئەمام ناکرێت لۆ کەسێک کە تاوانێکی سوچی ئەنجام داوە و یان لە یان سەر بەلایەنێکی سیاسی ترا ئەم توندێ لەگەر بەکار بێت و ناکرێت لەگەر تۆمەتبارێکی درندە و ترسناک ئەم تەساهولەش ئستعمال بکرێت واتە دەکرێت یعنی ئەمە پێم مطلق نییە دەکرێت هەر کەسە بە زوروفی خۆی تەعامل لەگە بکرێتن و ناکرێت لایەنی پەیوەنددار ئاسایش بێت یا پۆلیس بێت استغلالی ئەم شتان بکەن بۆ هەموو حاڵەتەکان دەستخۆش بێ کاک برزۆگیان سپاس دەکەین بۆ ڕوونکردنەوە زانیارەکانت وەڵاهی من پرسیارێک هەرچەند ڕەنگە کەمێک دووبارەوە بەزەرک و معلوماتێک دەمەوێت وەکو ئەو لای خۆم ئەمە کۆتا پرسیارە هاوکارم لەگەر پرسیاری مابێ دیسانچمە سەر و بابەتە کارمەندێکی حکوومەت لە کاتی تۆمەتباربوونی و دواتر سزادانیشی کام جۆرە سزا یاساییانە وا دەکات دوای سزادانەکەشی بگەڕێتەوە سەر وەزیفەکە یان لە هەموو حاڵەتێکدا هەر کارمەندێکی حکومی بە هەر تۆمەتێک تۆمەتبار کرا و زیندانی کرا دواتر لە کارەکەی دوورەخرێتەوە قەتە هیچ تۆمەتێک هەیە سزای پێوەربگرێ بۆ نمونە بە سوودفە ڕووداوێکی هاتوشۆی کردو یاخود تووشی دەمەقاڵەیەک بووە چوزانم گرفتێک لەو جۆرەیە وەکو باسمان کرد ئەو ڕووداوی هاتوچێ پێی دەڵێن جەرائم غێر عەمدیە یعنی تاوانەکە عەمدی نییە و بەویست خۆی نەکردووە ناکرێت ئەتۆ فەرمانبەرێک لەسەر چار مرور یاسای چار مروری پێدەرێن کە غێر عەمدیە تۆ فەسلی بکەین ئەم جەرائیمانەی پێدەرێن جەرائم مخلە بشەرەف مۆزەفێک اختلاسی کردووە مۆزەفێک ڕشوە وەرگرتووە مادە 307 مادە 315 یان مخدراتی خواردووە مادە سی لە یاسای مادەی هۆشبەر یان تیجارەتی بە مادەی هۆشبەر کردو ئەم جەرائیمانەی مخلە بشەرەف سزاکەی لە ساڵێک زیاتر بێت بەڵێ تۆمەتبار دەکرێت
فصل بکرێت لە شوێنەکەی خۆ و نەگەڕێتەوە سەر شوێنەکەی خۆی خاستن لە سلکی عسکەری ئاستا ئەم تۆمەتبارانەی سزا دەدرێن بە سزای بە ئەنجامدانی تاوانی کێشانی مخدرات و حەشیشە و ئەم شتانە زۆربەی زۆریان فەصل دەکرێن. جرائمی غێر عەمدی تۆمەتبار فەصل ناکرێت دەگەڕێتەوە سەر دەوامەکەی خۆی و بەڵام ئەو جرائمانە مخلە بشەرەف وەکو ئەم مادانە باسمان کرد دەکرێت فەصل بکرێت ئەم شەخصە لە شوێنی خۆی دەوام نەکاتن. بەڵێ زۆر سپاس و زانیاریەکان کاک برزۆ سعید لە هەولێرەوە لەگەڵمانە بووی. سپاس بۆ ئامادەبوونتو بۆ زانیاریەکان.